کرێکەم بەرەو ماڵەکە و کۆکەرەوان و لە خانۆکە بچۆرە دەروانێ. ماوەی هەفتەیەکە خێزانێک لە ناو باخی گشتی شاری سلێمانیدا دەمێننەوە بەهۆی بێجێگایی و بێماڵی هاتوونەتە ئەم باخە بە وتەی خۆیان کە خاوەنی خانووەکە ئیزنی داوە. من بۆ زانێری زیاتر چمە لای خۆی بۆی کە زانێریمان باتێ لەسەرم بابەتە. خاتون جان سڵاو لێبێ، ئێوە ماوەی هەفتەیەکە لێرە ئەمێننەوە، هۆکارەکەی چییە کە هاتوونەتە ئێرە؟ سڵای خۆش لێوە بێ بەخێر هاتنتان دەکەم. ماوەی هەفتەیەکەمە لەم باخەیە ماوینەتەوە بە شەو بە ڕۆژ. هۆکارەکەی ئەوەیە کە خانوومان پێ نادرێت، ساحب خانووەکەش بڵێن قەرزارین، ئەڵێ قەرزەکەم بەنێ و ماڵەکەتان بۆ کوێبارەکەن باریکەن، ئەڵێیتر من ناتوانم ئێوە لە خانووادانە. تەنها خاوەنیم دوو مناڵی؟ بەڵێ. ئەی باوچیان لە ژیانانەمەوە ماوەی چەندێکە؟ نزیکەی 4 ساڵە. باشە، ئێوە پێشتر چۆن ئەژیان شێوازی ژیانکردنتان چۆنایی بوو؟ وڵای ژیانمان هەر ڕەزالەتی بوو، کولە مەرگی دەمان بردەسەر، بەس بڵین یعنی بە دیاریکراوی کەسێک نەبوو کا بڵین مەسرفمانکیان بمانگرێتە خۆ. هەر کەسە لە ڕاستی خۆی ماڵی ئاوا بێت هاوکاریان کردوون، بەزی تر وەزعەکە دیارەکەی تر تەحملمان نەماوە، نەمانتوانیوە بۆ شێوازە بژین و کەوتوینەتە پارکەکانەوە. وەکو کەسوکاری خۆت یاخود کەسوکاری مێردەکە و کەسیان تا ئێستا ناتون بەهاناتانەوە؟ نەخێر، ناوەڵا کەسیان ناتوون. باشە، هۆکارەکەی چییە بۆ چێگەڕێتەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کەم بڵێ ماڵی کەسوکاری خۆم ئەڵە مناڵەکانت هارن لەبەرەوەی نەخۆشە کوڕەکەم عیلاجی ئێسک و مۆخی بۆ بەکارێنم، خۆشم پێویستم بە ئەمەلیاتە بڵێن دکتۆرەڵێ گەر دەست ئەمەلیات نەکەیت ئەبێ ببڕێتەوانێ پەنجەت. ئیتر لەبەرەوەی بڵێ ماڵدایکیشم دوو مناڵی هەتیویان هەیە یەک ئەگرن ئەبێتە فەوزاڵە من تەحملی ئەو وەزع ناکەم. دۆخی کوڕەکە و چۆنەکە باسەکەت ئەڵەی کە نەخۆشە؟ وڵی دۆخی کوڕەکەم بڵم باشە باش نییە، بەزیتر ئەبێ شکرانە بژێری خوابم دیارەوە شخوای گەورە منی بەسەر کردوێتوانێ بۆ حاڵە ئەلحەمدولله. تاسە کەس نهاتەوە بە دەنگتانەوە لە ماوەی هەفتەی کە لێرە بوون؟ نەوەڵە نەوەڵا کەس نەهاتۆ بە دەنگمانوانێ. خوێندکارە کوڕەکە و؟ بەڵێ دەخوێنێ ئیمساڵ دەرچۆ بۆ 4. باشە، خاوەنی خانووەکە چی پێوتون تا ئێستا؟ وڵی خاوەنی خانووەکە ئەڵێ ئەو کرێی کە لەلاتە با زیاتر نەکا لەسەرت، کرێکەم بەرەو ماڵەکە و کۆکەرەوان و لە خانۆکە بچۆرە دەروانێ، ئەنی عشیایی ناوماڵەکەش هەر خێرخواشت بۆی دابین کردوین و هەنێکیشی ساحب خانۆکەیتر نازم دوای لێمانە سەنێتەوە ئەماناتێ ئەویان نازان. لەمەوەی هەفتەیەکە لە باخی گشتی بوویت، گوزەرانتان چۆن بوو؟ وڵی گوزەرانمان خراپ بوو لەبەرەوەی یعنی شوان لە ئاژەڵەکان ئەترسای، بەڵام یعنی الحەمدوللا درێخیان نەکردووە حرس توشتی باخەکە چاودێرمان بوو، خواردن شتیان داوە بە منداڵەکان، ئاسایشی باخی گشتی عینەشت هەر ئاگادارمان بووە، ئەو لە فەفرۆشتانە شەوان خواردنیانەیە دەزە و منداڵانە بم. ئیتر بۆ شتنوشتیشی بەخوات ئەچینە توالەتی باخی گشتیوانێ ئەو مناڵانە فێنکە کردوانێ.